هەروەکەوێش زانین هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەگشتی بۆ کوردستان هەموو کاتێکە بۆ لەم یەک ساڵی ئەخیرا بەگشتی زۆر چڕوپڕ بووە. یعنی لە ئاساسا دەبێت ئاماژە بۆ بکەین کە هەر بەشێکی کوردستانە کە ئێستا لە حاڵی پێشکەوتنە دەوڵەتی تورکیا لە ڕاستیار ناسنامەی ئەو بەشە قبول ناکە. ڕۆژاوای کوردستان پارچێکە کە ئێستا لەسەر بنەمای مدرنیته دموکراتیک نەتەوەی دموکراتیک پێکەوە ژیانی گەلان ناسنی ماف و ئیرادەی گەلان خەریکە ژیان دەکات خەریکە سیاست دەکات بە ساڵانە ئیدی ئەو مدلەی کە دەوڵەت نەتەوەکان پێیان قبول بوو ئەوانە یعنی بۆ خۆی قبول نەکردووە و بە پشت بەستن بە ئیرادەی ذاتی گەلان خەریکە ئەو پارچەی کوردستانە خەریکە بەڕێوە دەبات. ئەمە بۆ دەوڵەتێکی فاشیست وەکو تورکیا کە هەر کوردێک شوناسی خۆی بێت هەر کوردێک باسی ئیرادەی خۆی بکات هەر کوردێک کە باسی مێژوی خۆی بکات باسی ناسنامەی خۆی بکات ئەمە بە دەوڵەتی تورکیا حەزم نابێت بۆ ئەوەیە کە هێرشەکان چڕوپڕوەتەوە 25 ساڵە هێرش دەکرێت لە زیندانەوە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بە شێوازی جیاواز هەر ڕۆژ بە بیانوویەک جەزای دیسیپلینی پێدەدەن هەر ڕۆژ بە شێوازێک مافی چاپیەکەوتن لەگەڵ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانیە لە کەسایەتی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دەیانەوێت نەتەوەی کوردیش بچەوسێنەوە لە کەسایەتی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دەیانەوێت هێرش بکەنە سەر ئەو بەشەی کوردستانێک کە ئێمە ئێستا باسەکەین خەریکە تێکۆشان دەکات و پێشەنگای تێکات. بۆیە لەم ماوەی ئەخیرە ئەوە ئەبینین هێرشەکان تەنیا بە ڕۆژاوا قەتیس نەماوە لە شاخەکانی کوردستانەوە لە ڕۆژاوای کوردستانەوە لە مەخمورەوە لە باشوور ئێمە ئەومانە بینی بەردەوام خەریکە هێرش دەکات بۆ ئەوەی کەچی تەواوی بەهێزیەکەی خۆی نیشان بەدە ئاساسە. یعنی دەوڵەتی تورکیا ئێستا ئەوە خۆشی باش دەزانێت کە نەتەنیا نەبوو بە چارەسەری خەریکە هەموو ڕێگە چارەکان خەریکە لە بین دەبات بۆ ئەوەش هیچ هێزێکی نەماوە توانای نەماوە بۆی خەریکە هێرشەکان بەردام بکات. لێرە بابەتە گرینگە ئەو گەلەی کە پشتی بەس بە هێزی خۆی بە ئیرادەی خۆی ئەو گەلەی کە پاشکەس نابێتەوە لە مەخمورە بینیمان پاشەوەی کە هێرشەکان دروست بوو خەڵک یەکسەر ڕۆژە سەر شەقام لە ڕۆژاوای کوردستان چەندین ڕۆژە دەبینین خەڵک یەکسەر خەریکە بەیانیە دەات خەریکە لە ناو کۆڵانەکانە لەسەر پیانە بۆ ئەوەی کە بێژە ئێمە پاشکەس نبینەوە بینیتان کە ژنان و گەنجان جارێکی دە چۆن پێشەنگایەتیان کرد لە ڕۆژاوای کوردستان واتە ئەو فکر و فەلسەفە ئیدی چۆتە ناخی کۆمەلگا ئیدی کۆمەلگا بە ڕۆح و بە گیان و بە هەموو شتێک هەستی پێ دەکات دەزانێت کە بێ ئەو فکر و فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان ناتوانێت ژیان بکات. ئەی بۆیە دەوڵەتی فاشیستی تورکیش بە هەموو شێوازێک ئەمە لە باکووری کوردستان خەریکە هێرشەکات ئەوە لە ڕۆژاوای کوردستانە ئەوە لە باشووری کوردستانە واتە هەر کوردێک لە هەر بەشێکی کوردستان باسی ناسنامە و مێژووی خۆی ڕاستەقین بکات دەوڵەتی تورکیا هێرشی بەردام دەکاتە سەری. لە ئەساسا هەم هێرشەکان لەسەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان هەم لەسەر ڕۆژاوای کوردستان هەم لەسەر باشووری کوردستان بە گشتی بە یەکەوە گرێدراون تۆ ناتوانانی ئەمانە لە یەکدا بڕی. یعنی ئەگەر هیوتم ناوەندی هێرشەکان لە ئیمرالیە ئێمە هەموو ئەو تێکۆشانێک کە لە چواربەشی کوردستان ئێستا خەریکە دەکرێت ئازادی فیزیکی سەرۆکاپۆی لە پشتەوەیە. یعنی هەتا ئێمە ئەوە باش دەزانین هەتا ڕێبەر ئاپۆمان بە شێوازێکی فیزیکی ئازاد نەبێت تو ناتوانانی باسی ئازادی لە بەشەکانی کوردستان بکەیت. ئەو تێکۆشانێک کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان زۆر بەرچاوەوە لە بەشەکانی دیکەش تۆ بە ساڵانە دەبینی و خەبات دەکرێت دقیقاً لەم پێناوەیە سیستمی سەرمایه‌داری جیهانیش بێدەنگێکی یەکجار زۆری لە بەرامبەر ئەم شتە قبول کردەوە. یعنی قبول دەکەن کە دەوڵەتی فاشیستی تورکیا هێرشەکانی خۆی بەردەوام بکات و ئەمە نەتەنیا بڵێن تورکیا لە پشتە. باش ئەو بزانین بە ساڵانە ناتۆ خەریکە بەرامبەر بە گریلاکانە ینی فڕۆکە دەهێنێت و شەڕەکانی چڕوپڕ کردێتەوە دیارە بێدەنگێکی سیستمی سەرمایه‌داریش هەیە و ئەمە مورد تەئیدی سیستمی سەرمایه‌داریە. بۆیەش لە بەرامبەر بە ئەم یەکە بە ساڵانە گەلی کوردەوەی پیشانداوە کە بە پشتبستن بە ئیرادەی ذاتی خۆی دەتوانێت تێکۆشان بکات خەبات بکات ئێمە لە بەشەکانی کوردستان بینیمانەوە بەم شێوازەشی بەردەوام دەکات. ژنان لە پێشەوەی هەموو ئەو سەرهەڵدانانە ژنان توانیانە ئەوە پیشان بدات کە لە هەموو بەشەکانی کۆمەلگا خۆیان بەڕێخستن کردووە. ئەمە لەژێر سایەی فکر و فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان دروست بوو واتە ئیدی ژنان بەو قەناعەتە گەیشتون کە دەتوانن ببن بە هێزی گۆڕانکاری و دەتوانن هیوا بخۆبکەنن. ئەمە ڕاستیە لەمە دوایش ینی ئەمە بوو بە نمونەیەک ژنی کورد لە ئێستا لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نمونەیەکی زۆر بەرچاوە بۆیەش بەڕێخستنکردنی خۆیان دەتوانن باشتر بن بە نمونەیەک بۆ ئەوەی کە کۆمەلگاکەش بەڕێخستن ببێت. لە مەخمورە ئەوە بینرا لە ڕۆژاوا بینێ لە باکوور ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شتە هەر شوێنێک کە ژن لە ناوی خۆی بەڕێخستن بکات ئەو شوێنە داگیرکەری ناتوانێت بەهێز ببێت. ڕۆحی وڵات پارێزی ژن ئەوەندە بەهێزەکە نە کۆچبەر دەبێت نە بەجێی دەهێڵێت نە ڕادەستی دەکات. بۆیەش ژنان لەم کات و سەدەتا چۆن ئێستا لە هەموو کۆبوونەکانە دەبینین کە ژنان لە پێشەوەن
پێویستە خاوەندایەتی لە کوردستان پاراستنی کوردستان جارێکتر ئەرکەسەرەکەکان بێت و هەتا ئازادکردنی فیزیکی ڕێبەر عەبدوڵڵاو هەروەها بۆ ئازادی کۆمەڵگەکان بەردەوام بکۆشن. یعنی پارچەکانی کوردستان تۆ ناتوانین لە یەکدا بڕاوبیانگری. هێرش لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان بە واتای هێرش لەسەر هەموو کوردستانە، هێرش لەسەر ڕۆژاوای کوردستان بە واتای هەموو کوردستانە. بۆیش هەر بەشێکی کوردستان پێویستە بە خاوەندارێتی لە بەشەکەی دیکەی کوردستان لە ئاساسا خۆی خاوەندارێتیەکات. ئەگەر ئەمڕۆ هێرش لەسەر ڕۆژاوای کوردستانە بەیانی لە ڕۆژهەڵاتی کوردستانە دووبیانی لە باشووری کوردستانە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەو پلانانەی دەوڵەتی فاشیستی تورکیا پوچەڵ بکەینەوە پێویستیمان بە ئەو یەکگرتنەوەیە، پێویستیمان بە ئەو هاودەنگەیە کە لە تەواوی کوردستان پێویستە. ئەو بێدەنگەی ئێوە ڕەخنەی دەکەن پێویستە بشکێت ئەو بێدەنگیە. یعنی پێویستە کە لە باشووری کوردستانیش ئەو پاڵپشتیە لە جاران هەموو کاتێک هەبووە پێویستە ئێستاش بە هەمان شێواز هەبێت. یعنی ئێمە بینمان بۆ ئافرین بەچی شێوازێک گەل لە باشووری کوردستان هەستان و ڕاپەڕۆیان کرد و پاڵپشتی خۆشیان پیشاندا بۆ پاراستنی ڕۆژاوای کوردستان. ئێستاش لەم کات و ساتە بە هەمان شێواز پێویستێکی یەکجار زۆر هەیە هەموو پارچەکانی کوردستان لە هەر کوێکە هەن لە دەرەوەی وڵات لە کوردستانە لە هەر کوێکە هەن ببن بە دەنگێک بۆ ڕۆژاوای کوردستان چون لە ئەساسا ڕۆژاوای کوردستان ئێستا نمونەی کوردی ئازادە.